سڵاو ڕێز هاوڕێیانی پۆدکاستی نیشتیمان سازی ئەڵلقەی ئەم جارەمان تایبەتە بە بیرکردنەوە لە کیانی کوردی و قوارەی کوردستان. ئایا پێویستە ئێمە بیر لە قواری کوردی بکەینەوە؟ ئایا ئامانجێکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان کیان و قواری سیاسی کوردستان بووە؟ بە مانایەکتر دەوڵەت زەرورە بۆ میلەتێکی و کورد بە درێژایی خەباتێکی دوور و درێژ و زیاتر لە 100 ساڵ و بگرە زێدەتریش بۆ ئەم بابەتە لەسەر لە ئاستی سێتەوەرەیە لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران محەممەد پسپۆڕی مێژوی نوێ و هاوچەرخ هاوکات مامەسا لە بەشی فەلسەفە لە زانکۆی سلێمانی کۆلێژی زانستی مرۆڤایەتەکان پێکەوە تاوتوێی ئەم مەڵقەیە و ئەم پۆدکاستە ئەکەین وەکو بەشێکی تر لە پۆدکاستی نیشتیمان سازی. دکتۆر کامەران من لە سێتەوەرە حەزەکەم گفتوگۆکەمان ئەمڕۆ بەڕێوەبەرین. یەکیانەوەیە ئایا بۆچی بیر لە کیانی کوردستانەکەینەوە؟ بۆچی بیر لە کیانی کوردیەکەینەوە؟ دووەم پێشمەرجەکانی دروستبوونی کیانێک چین؟ ئایا ناسیۆنالیزم مەرجی سەرەکیە بۆ کیانێک بۆ دەوڵەتێک یاخود فۆرمی دیکەمان هەیە یاخود ئەکرێ ناسیۆنالیزم پاش دروستبوونی دەوڵەت دروست بکرێت؟ ئەمە تەوەری دووەم. سێمیان ئەزمموی دەوڵەتانی ناوچەکە دراوسەکانمان کە ئەوان بۆ ئێمە ڕێوایەتێکیان هەیە کە ئێمە نەتەوە نین بۆیە دەوڵەتمان نییە یاخود ناسیۆنالیزممان فۆرمی خۆی وەرنەگرتووە بۆیە دەوڵەتیشمان دروست نەبووە. بەڵام ئێستا ئەمڕۆ با پرسیارەکە پێچەوانە بکەینەوە. من بەپێی بۆ میتۆدە بیرم لەم بابەتە کردەوە. وڵاتانی جیهانی سێ وڵاتانی کۆڵۆنیال کراو قۆناغێکیان هەبوو پێ قۆناغی کۆڵۆنیالیزم بوو. لە چوارچێ بزنەوەی ڕزگاری خوازی خۆیانە توانیان ئەم قۆناغە بەشێکیان ناڵێم هەمویان لانێکم لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی بزنەوەی چەکدارێکە جۆر لە جۆرەکان هەوڵی باشیان ناوە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە. بەڵام کورد لەبەر داگیرکاری نزیک و داگیرکاری دووریش هێشتا لە ناو قۆناغەکەیان ماوەتەوە. بەو مانایی یەکەمین ئامانجی هەر بزنەوەیکی ڕزگاری خواست بریتە لە دروستبوونی بریتە لە سربەخۆیی سەروەری وڵاتەکە ئازادی بۆ ئینسانەکانی ئەو کیانە. بەڵام کورد ئێمە زین ئەو بەو ینی لەو فۆرمەیە هێشتا کوردستان خۆی نەبینیوەتەوە. ئەگەر لە چوارچێوەی میتۆدەکانی پۆستکۆڵۆنیالیزمە پرسیارەکە پێچەوانە بکەینەوە، ئایا ئەو دەوڵەتانی کە بە ئێمە ئەڵێن ئێوە بۆیە نابنە دەوڵەت چونکە لە بنچینەیە بنەماکانی نەتەوەتانتیانە و ناسیۆنالیزمیش فۆرمێکی شێوەگرتو نییە، ئەو پرسیار لە خۆیان بکەینەوە ئایا بەڕاستی دراوسەکانی ئێمە وڵاتە عەرەبیەکان دەوڵەتی تورکیا وڵاتی ئێران وڵاتی تورکیا خۆیان پاش گەین و پێگەیشتنی فۆرمێکی باشی ناسیۆنالیزم بە مانازانستی سیاسی کۆمەڵایەتەکەی گەشتبوون بەم ڕادەیە بۆیە دەوڵەتی ئێران و تورکیا و وڵات عەرەبیەکان دروست بوون یاخود نەخێر پرۆسەیەکە هاوڕێ لەگەڵ کیانە سیاسیەکەیە ئەوی تریش دروستە بێت. من بەم پێشەکیە بەسە با پێم لایتەوە بۆچی بیر لە کیانی سیاسی کوردستان بکەینەوە؟ سەرەتا زۆر سوپاس بۆم دەرفەتە. منیش زۆر خۆشحاڵم کە پێکەوە گفتوگۆ لەسەر بابەتێکی ئاوا گرنگ بکەین. بە دڵنیایی ئەو پرسیارێکێکە لە ئەو پرسیارانەی کە ئێستا بەڕێزت وروژاندێت لە گرنگترین و قوڵترین ئەو پرسیارانن کە دەکرێت لە دۆخی ئێستای کورد بکرێت. باسی وشەی میتۆدت کرد. من حەزەکەم پێشتر بە شتێک لەسەر میتۆد قسە بکەم بۆ ئەوەی ئێمە بتوانین دوورتر قسە لەسەر ئەو وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بکەین. لەکوێوە سەری دنیاکەکەین زۆر گرنگە لە ڕاستیە، چونکە ئێمە تا میتۆدی خۆمان پێشکەوتوتر بێت دەتوانین بڵین زیاتر نزیکە بینەوە لە وەڵامدانە دروستەکان. تا میتۆدەکانیشمان بە پێچەوانەوە میتۆدی کۆن بێت یان میتۆدێک بێت کە لە ئاستی پرسیارە گەورەکانە نەبێت یان لە ئاستی ئەو معریفەیە نەبێت، بە دڵنیایی ئەوەی مە ناتوانین هەنگاوی گەورە بنین یان زیاتر بچینە پێشەوە و کۆمەڵگاکەمان بەرینە ئاستێکی ترەوە. بە دڵنیایی و واقعی مەبەستم ئەوەیە ئەو بابەتی کە ئێمە باسی لەسەرەکەین قوارەیەکی کوردی بۆ نمونە قسەکردن لەسەر ناسیۆنالیزم، قسەکردن لەسەر یعنی دروستبوون، قسەکردن لەسەر بۆ کۆڵێ ڕووخان نازانم هەر بابەتێکی تر لەم بابەتانی کە پەیوەندی بە بوونی ئێمەوە هەیە بە کوردەوە هەیە بە کوردستانەوە هەیە. یەکێک لە گەورەترین کێشەکان ئەوەیە ئێمە ئەمە وەک گشتێک وەرناگرین، ئەمە وەک تابلۆیەکی تەواو وەرناگرین. ئێمە تەنها بۆ نمونە سیاسیەکانمان لە گۆشەنیگایەکی دیاریکراوەوە، ئەکادیمیەکانمان لە گۆشەنیگایەکی ترەوە، یعنی ڕۆشنبیرەکانمان لە گۆشەنیگایەکی ترەوە، وەکوتم سیاسیەکانیش لە گۆشەنیگایەکی ترەوە و هەر یەکە یەت لە گۆشەنیگایەکی دیاریکراوە بۆم بابەتە ئەڕوانێت. بۆ نمونە بۆ شەقامیش ڕاست واقع
ئێمە قسە لەسەر هەر واقع بکەین واقع گشتێکی ئالۆزە لە سیاست پێگیات لە ئابووری پێگێت لە کۆمەڵایەتی پێگێت لە دەروونناسی پێگێت لە یاسا پێگێت واتە گشتێکی جوگرافایە گشتێکی ئالۆزە ناکرێت تۆ بیت بە میتۆدێکی دیاریکراوی وەکو بۆ نمونە میتۆدێکی سیاسی بیت قسە لەسەر هەموو کایەکان بکەیت لەسەر ئابووری بکەیت لەسەر پێویستت بەوە هەیە کە تۆ تێڕوانینێکی گشتیتە بێ زۆر لە فرە پسپۆڕیش پێویست فرە میتۆدی فرە پسپۆڕی یعنی زۆر گرنگە تۆ کاتێک قسە لەسەر ئەم بابەتانەکەیت ئێمە مناقەشە لەسەر ماکەین ئاگامان لە چی هەبێت ئاگامان لە بابەتە کۆمەڵناسیەکان هەبێ ئاگامان لە دەروونناسی هەبێ هەر هیچ نەبێ هێڵەپانەکان بزانین ئاگامان لە جوگرافیا هەبێت ئاگامان هێڵەپانەکانی گرنگە ئەو کەسانی کە نخبەن ئەو کەسانی کە ئەکادیمین سیاسین ڕۆشنبیرن گرنگە ئاگایان لەم بابەتانە هەبێت بەدڵنیاییەوە ئەوەی ئەو بابەتی کە ئەو پرسیارانەی کە تۆ حەزم کرد ئەو شتە بڵێن گەورەترین کێشە ئەوەیە کە من بێم بە تەنها لە ڕوانگەیەکی سیاسیەوە یعنی بێم قسە لەسەر بابەتێکی تر بکەم کاکە کێشەکە دەوەیە تۆ ئێمە لە کۆتایی قسە لەسەر مرۆڤەکەین تۆ خۆت مرۆڤ ناناسیت هیچ لەسەر مرۆڤ نەخوێندوتەوە ئەی چۆن تەفسیری هەڵسوکەوتەکانی ئەم مرۆڤاکەی لە ڕاستیە ئەی چۆن یعنی تەفسیری وەکوڵێ تێڕوانینەکانیەکەی تەفسیری ژیانیەکەی هەتا دوایی زۆر گرنگە ئێمە تێگەیشتێکی گشتیمان لەسەر بابەتەکان هەبێت بەدڵنیاییەوە پرسیارانی کە باسی پرسیاری گرنگن هەر لەم ڕوانگەیەوە کە باسم کرد ئێمە ناکرێت تەنها لە گۆشەنیگایەکی سیاسیەوە یان کۆمەڵناسیەوە یان دەروونناسیەوە بڕوانین پێویستە ئێمە لە ڕوانگەی سیاسی و کۆمەڵایەتی و دەرونی و تەنانەت فکری و فەلسەفیشەوە بۆ ئەم بابەتە بڕوانین بۆ نمونە ئەگەر لە ڕوانگەیەکی سیاسیەوە لەم پرسێکی ئاوا بکۆڵینەوە کاتێک سەیری ئەزمموی دەوڵەت سازی ئەوانی ترەکەین مەبەستم چییە؟ مەبەستم تورکایە مەبەستم فارسە مەبەستم عەرەبە ئەوە بەراورد یەکەین بە ئەزمموی خۆمان ئەوە بیانی چەند شتێکمان لا گەڵاڵا بێت یەکەمیان ئەوەی کەلامان گەڵاڵا بێت شکستی مۆدیلی دەوڵەت نەتەوەیە لە ڕاستیە ئەو چوار دەوڵەتی کە کوردستانیان بەسەر دابش کراوە عێراق ئێران تورکیا ئەتوانین بڵین سووریا بەڵێ بڵین مۆدیلەکەیان لەسەر بنەڕەتی یان لەسەر بنەمای چییە یەکنەتەوە یەک زمان یەک ئاڵا دامەزراوە ئەم مۆدیلە ئەتوانین بڵین دەوڵەت نەتەوە لە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپایە تا ئەندازەیەک سەرکەوتوو بوو لە چییە لەوەیە کە ئەتوانین بڵین کۆتایی زاڵ بوو بەسەر یان کۆتایی بەو ناسنامە ناو خۆیانە لۆکاڵیانە هێنا وتوانی قواری گەورە دروست بکات بەڵام ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی لەم دەوڵەتانی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین و کە ئێمە بەسەریانە دابشکراوین بەڕاستی ئەمە شکستی هێناوە چونکە ئەمانە لە ڕاستیە لەسەر ئاسی ڕێوایەت ڕسمیەکە بێزەبت تاو دروستە ڕاستە فەرمی ئەتوانین بڵین ئەم مۆدیلە بوو بە ئامرازێک بۆچی بۆ کۆلۆنیالیزمێکی ناوخۆی داگیرکاریەکی ناوخۆی واتە دەوڵەت تەنها ئیدارە نییە بەڵکو ئەم دەوڵەت لێرە بوو بە ئامرازێک بۆ سڕینەوەی ئەوانی تر واتە بۆ سڕینەوەی ئێمە کەواتە لێرەوە بۆچی بیر لە قوارەیەک دەکەینەوە چونکە لە ڕووی سیاسیەوە کورد تا ئێستا بە مەفهومێکی بە چەمکی هاوڵاتی بوون بە واتایەکی تەواو هاوڵاتی نییە یعنی ئێمە وەکو ئەوانی تر یەکسان نین ئێمە وەکو ئەوانی تر لە مافە لە ئەرکە هەتا دوایە واتە ئەتوانین بڵین سیستمی سیاسی ئەم دەوڵەتانە بە شێوازێک دیزاین کراوە کە کورد تایدا هەڕەشەیە بۆ ئاسایشی نەتەوەی ئەوان ینی لەبەرەوە بیرکردنەوە لە قوارەیەکی کوردی پەرچەکردار نییە واتە ئێمە کاردانەوەی نییە لە ڕاستیە یعنی ئەوە خاڵێکی مادام فۆرمی ئەوام لەسەر ئەو شکڵ بیناکراوە تۆ بەشێک نیت لە ناو سیستەمەکەی ئەوانە بەشێکی زیادەی یان ئەبێ نەبیت یان ئەبێ وەکو ئەوان هاوڕەنگ بیت یا ئەسمی لاسک ئەنی بتوێتەوە لە ناو ئەو پێناسی ئەوە کە توایتەوە کاتە خۆت نیت بۆیە لێرە هەڕەشەکە یا ملانە دروستەکە یا توانەوەی تۆ دروستەکە باوەڕ ناکەم توانەوە بۆ نەتەوە بۆ ڕەچەڵک بۆ زمان لە هیچ شوێنێکی دنیای سەرکەوتوی بێت تەنانەت ئەمریکا بۆ پرۆسە گەورەیەش کە تێپەڕیوە هێشتا نەیتوانیوە ئوسترالیا هێشتا نەیتوانیوە ئەوانە بسڕێتەوە بڵێ بمبورە یەک دیێڕەڵم کەواتە ئەتوانین بڵین دروستکردنی قوارەیەک بۆ کورد یعنی تاکە میکانیزمێکە بۆ گۆڕینی معنی ئەمینە کورد
لە کێشەیەکی نەتەوەییەوە بۆ ئەکتەرێکی سیاسی خاوەن سەروەری. دەستخۆش دکتۆر زۆر زمینەیەکی باش ڕۆشتی بۆ من ڕوونکردنەوەیکی خۆش ینی هەرمی بەرەو سەرەوە چین ئێستا بینەکانیشمان دڵنیام لەوە کە ئەزان ئێمە خەریکە بەرەوکی ئەچینەوەی ینی جۆرێک لە ڕێبازمەندمان کرد بابەتەکەمان. ئەگەر لەو دیۆ سێریکەین کە فۆرم دەوڵەتێک دروست بووە ئەم دەوڵەتە پێناسی خۆی ئاوەتێ دەوڵەتانی ئەم ناوچەیە لەسەر ئەساسی چەند بنەمایەک دروست بوون یەکیان بریتە دەوڵەتێکی بەهێزی ناوەندی دووەمیان لەسەر ناسیۆنالیزمەکەیان ینی نەمامێک بوو بە تۆوی ڕەچەڵک پەروەردەکراوە و لەسەر ئەساسی تاک ڕەچەڵەکی کارەکات و ڕەچەڵک بووەتە ینی بایۆیە ئیشەکەی لەسەر ئەساسی ئەوەیە کە ڕەچەڵەکێک وڵاتەکە بەڕێوە بەرێت و هەر هاوڵاتیەکی باش ئەبێ ئەو ڕەچەڵک هەڵگری ئەو شوناسە ڕەچەڵەکیە بێت بۆ ئەوی هاوڵاتیەکی ساڵح بێ بە نسبەتی ئەوانەوە ئەمە بۆ تورکیا بۆ ئێران زۆر ڕاستە بۆ عەرەبووی عێراق و سووریاش هەر بە هەمان شت بوو ئێستا توانین چەند نمونەیەکیش بینەوە هەروەها لەسەر بنەمای مێژوو سازیەک ئەم دەوڵەتانیان دروست کردووە ئەم مێژوو سازیە کە قاچێکی لە ناو مێژووی دێرینی ناوچەکایە قاچێکی لە ناو ڕیوایەتی ئێستایە کە ئیگەڕێتەوە قاچە دێرینەکەی بریتە لە هەڵبژاردەکی یان ئینتیقای مامەڵەکردن لەسەر لەگەڵ ڕوودا و مێژوویەکانی سەدە کۆنەکانی ڕابردووی تەنانەت بەر لە ئیسلام و بەر لە هاتنی مەسیح و بەر لە بڵاوبوونەوەی ئیسلام و مەسیحەت و یانەکانی تریش هەر لە مێژوو دێرینەوە پەنابە بۆ شتێککە ئەو سوودی لێوەرەگرێت بۆ من مێژووی ئێران سیرکە لە مێژووی خامنشینەکانەوە مێژووی ڕسمیان دەست پێکە لە پەروەردەکانیانە ینی ئەمە دیارە دیدگایەکی سیاسی نەتەوە سازی لەسەرەوە بۆ خوارەوەیە بۆیە لە خامنشینەکان دەست پێکە ئەزانێ مەترسیدار ئەگەر بچێتە لە مادەکانە دەست پێ بکە یا لە گوتیەکانە دەست پێ بکە ئەو کاتەوە کوی کە تۆ وتێ پێکهاتەیەکی دیکەی غیرە ڕەچەڵک فارس تێکەڵی بابەتەکەی ئەبن گێڕانەوەی تری تووشە بێت ینی بەتەریب دوو گێڕانەوەیتە پێشەوە شوناسی ڕسمی دەوڵەتەکەی کیانەکەی ئەلقێ ئەلەرزێ خاڵێکی تر ئەوەیە کە ئەبێ بیکا بە شەریک کاتێکە یا بێ هەڕەشە بێ یا بێ شەریک بێت ئەم نایە شەریک بێت چونکە خودی جۆری بیرکردنەوەی نیشتیمان سازیەکەیان نیشتیمان سازیێکی یەکڕاندە من ئەمە ئەخمە لا ئەمە لە تورکیا بە هەمان شێوە بوو لە ئێران هەمان شێوە بوو ئەوەشی کە سادات حوسەری و مەلک فەیسەڵ لە سەرەتاوە دەستیان پێکرد و ئەو ناسیۆنالیستانی بە دەوری ئەوە کۆبوونەوە لە پرۆگرامی پەروەردەیەرجێگیریان کرد تقریبەن هەر هاومۆدێل بوون ئەگەر دقەتیش بین کاک دکتۆر ناسیۆنالیزمی ئێرانی کە دوایی ینی خۆراکی بە دەوڵەتەکە ناسیۆنالیزمی تورکی و ناسیۆنالیزمی عەرەبیش هەمویان جۆر لە جۆرەکان قەرزیان لە ناسیۆنالیزمی پەڕگیری ئەوروپی کردبوو بەڵام ناسیۆنالیزمی پەڕگیری ئەوروپی 200 بۆ 300 ساڵ پێش ئەمە تێپەڕی بوو و جۆر لە جۆرەکان ئەوە قۆناغێکی تێپەڕکراو بوو لە ناو وڵاتە ئەوروپیەکانە دوامیراتیان بریتی بوو لە نازیزم مانی یاخود ئەو فاشیزمی دەوڵەتگەرایی کە لە ئیتالیا هەبوو هەردوو کیان ئەوانیش تێپەڕین و دوو جەنگی جیهانی گەورە بەرهەمی ئەم جۆرە تێگەیشتنە بوو بەڵام ئەمان لە دوای کێشەکە لەوایە لە دوای جەنگی جیهانیەوە بیر لەم فۆرمەکەنەوە تو باسی میتۆ دەکرد من ئێستا بێمەوە لای شوێنێکی تر پرسیاری میتۆ فێری پرسیاری باشمانەکات پرسیاری ڕاست بکەیت وەڵامی ڕاستیش وەرەگریتەوە میتۆت بۆی کە ڕێبازمەند بە بابەتەکەمان بەرنە پێشەوە من ئێستا پرسیارێکی ترەکەم تۆزێک لەسەری ڕۆم ئێمە بە زۆر کامەران ئەو پرسیارەکە ئەمەیە ئایا ئەم نەتەوانە لە ئەزەلەوە هەبوون بۆیە گەیشتن بەوەی دەوڵەتێک دروستکەن بۆ تورکیا و ئێران دەوڵەتێک دروستکرا بۆ تورکیا و ئێران یاخود پرۆسەیەک بوو بە پێچەوانەوە دەوڵەتێک لەشکری بەدەستەوەیە سوپایەکی یەکگرتووی بۆ دروستکرا پەیوەندی دەوڵەتەکان هاوکاری ئەکەن و ڕەچەڵەکێکیش ئامادەیە بۆی ئاڵا هەڵگری ئەم دیسکۆرسە بێت ئەم گوتارە بێت کە دەوڵەتەکە بەرزێکاتەوە ئەگەر وا بێت کەواتە پێشمەرجی ناسیۆنالیزم زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئێمە ناسیۆنالیزم بین ئەمجا دەوڵەتێکمان بۆ دروستەکەن کە من وەکو خۆم من باوەڕم بە منیەوە پێم وایە پرۆسەی دەوڵەت سازی لە تورکیا و لە ئێرانە باشە تۆ زۆر خێرا ڕۆیت هەر بەجددی زۆر خێرا ڕۆیت ینی تۆ بگەیتە یەکسەرەگەوێ بگەیتە نەتیجەکە لە ڕاستی توانین بێرەکە کەوانی تر نا بەس ئێمە باسمان لە قوارە کرد ئێمە باسمان لەوە کرد بۆ نمونە لە بیدایەتەوە دەستە خۆش بێ کۆمەڵی شتی زۆر باشوت کە ئێمە لە هەموو کاتێکی وەکوڵێ بەرنامەکە و توێژەکەمانە پێویستمان پێ بێت بۆ ئەوەی بۆی بگەڕینەوە بۆ ئەوەی قسەی لەسەر بکەین بە تایبەتی مێژوو هەڕەشێکمان لەسەرە کە
تۆ بۆی ناوی بە دەوڵەت چونکە نەتەوە نییە من ئێستا ئەم پرسیارە هەڵگەڕمەوە میلەتانێکمان هەبوون لەم ناوچەیان نەتەوەشیان نەبووە دوایی سیاست نەتەوەی بۆ دروستکردوون پرۆسەیەکی ئیرادەکردە نەک پرۆسێکی ئەزەلی بێت من ئەلێرا ویستم بکەمەوە ئەم بۆی ئەو شوێنێک کە تەواوی نا من پێم باشە ئێمە ورتر قسە لەسەر لەم بابەتە بکەین باسی لەسەر قەوارە بکەین بۆچی ئێمە پێویستمان پێیەتی ڕەنگە یعنی یەکێک لە گەورەترین کێشەکانی ئێمە کە ئێستاکانە ئێمە لە واقع پرسیار لە زۆر کەسەکەین ئایا ضرورە ئێمە قەوارەیەکمان هەبێ ئایا ضرورە ئێمە دەوڵەتمان هەبێت ئێستاکانە وای لێ هاتووە یعنی لەبەر ئەوەی ئێمە ئەزمونێکی شکست خواردومان هەیە لەم 30 ساڵەیە بەداخەوە یعنی بێئومێدیەک باڵی کێشاوە بەسەرمانە کە بەشێک ئەگەر یعنی ئەگەر چاوپێکەوت لەگەڵ لە زانکۆیە زۆرجار لەگەڵ فێرخوازەکانە من قساکەم ینی بەدڵیان نییە حەزیان لێ نییە ینی چاوپێکەوتنێکی نازانم هەژار مکریانی هەیە خوا لێ خۆش بێگەر بینی بێتێ ئەڵەیە چیتە شارێکەوە لە پرسیار لەو شاراکەی دوو کەس پێی باش نییە کە کورد خۆی بەڕێوە بەرێ کورد دەوڵەتی هەبێت یان شتێک لەم بابەتە بێزەبە دەڵێ نایزانێت ئەڵێ نایزانێت بە دڵنیاییەوە ئێمە زۆر گرنگە قەوارەیەکی خۆمان هەبێت من باسم لە ڕوانگە سیاسیەکە کرد ئێمە هاوڵاتینی ئەم قەوارە زۆر شتمان بووکە با ئێمە جارێ ورتر قسەی لەسەر بکەین بۆ نمونە ڕوانگەیەکی کۆمەڵناسیانە واز دەینەکانی تربێنن من باسم لە دیمەنەکان کرد لە ڕاستی ئەم بابەتی ئێمە قسەی لەسەرەکەین هەر ڕەهەندێکی سیاسی یان مێژووی نییە ڕەهەندی سایکۆلۆژی هەیە ڕەهەندی کۆمەڵناسیانەی هەیە ڕەهەندی فەلسەفیانەی هەیە کە ئەبێ ئێمە قسەی لەسەر بکەین بۆ نمونە لە ڕوانگەیەکی کۆمەڵناسیانەوە باشە مرۆڤەکان لە ناو گروپێکی گەورەدا پێویستیان بە چییە؟ پێویستیان بەوەیە هەست بە ئینتیما بکەن و پێویستیان هەیە هەست بە پارێزراوی بکەین یعنی ئینتیما بۆ هەموو کۆمەڵێک گرنگە پارێزراوی بۆ هەموو کۆمەڵێک گرنگە ئەگەر سیری مێژووی کوردکەین و سیری کۆمەڵی کوردی بکەین و سیری تاکی لە تاکەوە بیگرە سیرەکەیت ینی شتێک هەیە لە ناو کووردا لە هەموو ئاستەکانە ئەمە هەیە لە ڕاستیە ئەو نامۆبوونە واتە نامۆبوون بە خۆت واتە من حەز بکەم ئەوی تر بم من هەمیشە خۆم لە ئەوی تر بە بچووکترە زانم ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە ینی ئەتوانین بڵین لە ناو کووردا ئەم چوار دەوڵەتی کە کوردی بەسەرادا بەشکراوە لە ڕاستیە یاساکان پەروەردە دام و دەستگاکان تەنانەت میدیا سیمبولەکان هی ئەوانە هی کورد نییە يعني ئەمانە هیچی ئێمە نییە لە بێزەبت بۆ نمونە لە تورکیا سیمبولەکان هیچ شەیە ئەوەی کە زەخە کرێتەوە ئەوەی کە تەقدیس پیرۆزە کرێت ئەوەی کە بەڕاستی یعنی یاساکان لەسەر بنەڕەتی چی داڕێژراوە یعنی میدیا یعنی گرنگی بە چیەدا هەتا دوایی یعنی لە ڕاستیە ئەمە زۆر گرنگە کە نامۆبوون لای ئێمە دروستەکات کۆمەڵناسەکان ئەڵێن چی ئەڵێن کاتێک تاک هەست دەکات دامەزراوەکان نوێنەری ئەو ناکات خێر بێت بەڵێ متمانەی کۆمەڵایەتی دەڕوخێت باشە بیرکردنەوە لە قەوارەی کوردی هەوڵێکە بۆ دروستکردنەوەی چی ماڵێک کە تێیدا کورد میوان یان نامۆ نەبێت یعنی ئەوە زۆر گرنگە ئێمە خاوەنی ماڵ بین ئێمە خاوەنی ماڵ نین لە ڕاستیە خاڵێکی تر بنیادنانی کۆمەلگا ئەزمموی ئەوانی دیکە چیمان پێڵێت یعنی ئەو مەبەستم کە فارس و تورک و هین و ئەمانەیە بنیادنانی دەوڵەت ینی ئامرازێکە ینی هەر سێری ئەزمموی فارس و ئەزمموی تورکۆنەکە ئامرازێکە بۆچی بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی یەکگرتوو دەوڵەت کۆمەڵگەیەکی یەکگرتوو دروستەکە لە ڕاستیە بێدەوڵەتی کورد وای کردووە وزەی کۆمەڵایەتی کوردی لە بری ئەوەی لە بنیادنانە بەکاربێنێت لە چیە بەکارێنێت لە بەرگریکردن لەمانەوەدا یعنی ئێمە چی وزەمان هەیە چی توانامان هەیە هەمیشە سەرقاڵین هەمیشە بەگەڕمان خستووە بۆ ئەوی بەرگری لەمانەوەی خۆمان بکەین نەک لە بنیادنانە واتە قەوارەی کوردی واتە چی قەوارەی کوردی گواستنەوەی کۆمەڵگەی کوردیە لە دۆخی خۆپارێزیەوە بۆ دۆخی بەرهەمهێنان ئەمە لە ڕووی کۆمەڵناسیەوە بەڕاستی زۆر گرنگە ینی بەڵێ دکتۆر لە قەوارە لە زەینی منە ینی سیستمێکی سیاسی قەوارەیەکی سیاسی کیانێکی سیاسی
وەکو ماڵێکی بچووک ینی ماڵێکی هەر کەسێکمان کە ماڵێکی هەیە دووشتیە زۆر گرنگە بۆ نیشتیمانێکیش هەر بە هەمان شێوە من نیشتیمانێکمانەیە خاکێکمانەیە کەس ناتوانێت ئینکاری ئەمە بکە ینی بەڵگەنامە مێژوویەکان نەخشە کۆنەکان مێژووی ڕەچەڵەکانی ئەم ناوچەیە دێرینێتی ئەو چیانەیە کە لەم ناوچەیەتی یابوون ئێمە میوان نین لە ڕووی جوگرافیەوە و پێدراوە مێژوویەکانیش ئەوەیە سەلماندوو کە کورد لەم ناوچەیە میوان نییە و لە دێرینترین گەلای ناوچەکانە ینی ببینە ئێمە وشەی کورد و مشتەقاتەکانی وشەی کورد یاخود کورد لێ دروستبووی چەند وشەیەک پێش خۆیەتی لە دێرین زەمان لە دەورەی سۆمەرەکانەوە لە تاتەقڕەکانەوە لە نووسینی سۆمەرەکانەوە ئێمە وشەی کاردا و کارداک و کوردۆنیا و گوتیا و جودی و گوت هەموو ئەم ناوانە کاردۆخ تا ئەگاتە هەرێمی میدیا و لە ناویە نەتەوەی گوتی و نەتەوەی کاردا و هەموو ئەمانە کە هاتوون تا ئێستا کە بۆ کورد و کوردستان وشەیەکی دانەبڕاوە هەر لەو فۆرمە دروست کراوە بەڵام ناتوانین بۆ ینی ئەم مێژوە دێرینە بۆ عەرەب ناتوانین دروستکەین لە عێراق من ناڵم لە شوێنەکانی دیکە ئەتوانین دروستیکەیت لە یەمەن ناتوانین دروستیکەیت لە جەزیرەی عەرەبی ئەتوانین دروستیکەیت بۆ فارس لە خۆراسان ناتوانین دروستیکەیت کە خۆراسانی ئەمە یەک لەسەر پێنجی ئەو خۆراسانە گەورەکەیە لە تاجیکستانە ئەتوانێت فارس ئەمە دیعاە بکە بەڵام لە ناو فلاتی ئێستەی ئەوەی کە پێڵێن دەوڵەتی ئێرانە ناتوانێت تۆ سێری مەسنەوی بکە ببوورە سێری شانامە بکە کە مێژووی ئەوەی کە تۆ باسە کرد ئەو کللتورسازی کردووە بۆ شوناسی نیشتیمانی ئێران ئەوان زۆر ئیشیانتیا کردووە لە سەدەی ڕابردووە یعنی ئیشیان لەو داستانە کردووە جوگرافیای ئەو شانامەیە ئەم جوگرافیایی ئێستا ئێران نییە جوگرافیایکی زۆر دوورترە لەمەی ئێستا بەڵام لە چوارچێوی سیاسەتی خۆیانە ئەمەیان بە شوناسی تر ڕێخستەوە زۆر خاڵێکی زۆر گرنگت وروژان بمبورە ئەگەر لەبیرت نەچێت گەورەترین کێشەی ئێمە بە تایبەتی کێشەی سیاسیەکانمان تەنانەت یعنی خۆشمان کە لە مێژووە لێکۆڵینەوەکەین بە بەردەوامی پسپۆڕی خۆمانە تیا ڕۆچین هێشتا درکمان بەوە نەکردووە چۆن بتوانین مێژوو بۆ بنیادنان بەکاربیێنی ئەمە خاڵێکی زۆر بە ئەڵلقەیەکی سیاسی کللتوریمانەیە من حەزم لەوێ زۆر جەخت بکەینە سەر ئەویان ئەگەر پێت باش سی پێنج دقیقەمان بەدەستەوە بێژگە ئەمەی ئێستا من بەلامەوە گرنگ بوو باسی ئەو کەم چۆن ماڵ یعنی تۆ سێری کە وشەی ماڵ و هەر لە ئینگلیزیشە نیشتیمان و ماڵ و لە زمانی کۆنی مادەکانیشە ئەو ماڵی کە ئینسان هەیە زۆر جار وەکو نیشتیمانی ئینسانیش لە قەڵەمەدە نیشتیمانێکی بچووک لە ماڵێکی بچووکە نیشتیمانە گەورەکە ماڵە گەورەکەی ئینسانە لە ناو نیشتیمانە دووشت زۆر گرنگە کە بەبێ قوارە دروست نابێت بەبێ قوارە دروست نابێت یەکیان بریتێ لەوەی کە شوناسی تۆ ئەپارێزێ ئەوەی کە خۆت بیت ئەوەی کە تۆ تۆزە باسەکەت وردی ئەوەی کە خۆت بیت پێویستی بە ئەوەیە کە ینی نیشتیمانێکم هەوێت یاتێ بەڵام کی ئەم نیشتیمانە ئەپارێزێ بە دڵنیای ئەو دام و دەستگایی کە قوارەیەکی سیاسی کە دەوڵەتێک بۆی دروستەکە دووەمیان بۆ ئەوەی کە بمێنیتەوە بۆی هاوڵاتەکانە ئەم شوناسی کە هەیەە بەردەوام وەکو کەڵەکەبوویەکی ئەزمون و مێژوو کرد شانازی پێوە بکەن پێویستە بە ئەمن و ئارامیە پێویستە بە ئاسایشە بۆی کە ئەم نیشتیمانە درێژە بکێشێت بۆی ئەم نیشتیمانە هاوڵاتەکانی شانازی پێوە بکەن بۆی کە بتوانێ ینی لە بەرامبەر شوناسەکانی دیکە بەرزی کاتە خۆی شوناس چیە بریتێ لە ینی ئەوی ترکیە من کێم ئەوە ینی تقریبا ڕۆحی مەسلەی شوناسە شوناس ترکیز سەر جیاکاریەکە من کێم ئەوان کێن کەواتە دوو پرۆسە زۆر گرنگن قوارە ئەم دووشتەمان بۆکە یەکەمیان ئەو شوناسەی کە هەتە لەو جوگرافیا نیشتیمانیە لەو دەرونەی کە ئینسانەکان تیاژین بۆی جێگیرەکە ئەم بە قوارەی سیاسیەکرێت دومیان بە دروست دابینکردنی ئارامی دابینیکردنی ئارامی بە بەڕاستی بە هێزەکرێت بە دەسەڵاتەکرێت بە سەربازەکرێت بە سیاستەکرێت بە توندەهێز و بە نەرمەهێزی شەکرێت بۆیە ئەگەر تۆ کیانێکی سیاسی و نەبێت بتەوێ خۆتبی بەڕاستی زۆر قورسە بتەوێ بە ئارامیش بژیت هەر دیسانەوە قورسە لەبەرەوە کیان هەر فۆرمێکی شێ بێ کاکتۆریانی تۆ گەر کێشە نییە فۆرمەکە ئێستا من هەموو جارێ وشەی لە جاتی بڵم کیانی کوردی وشەی کیانی کوردستان بەکارێنم چونکە ئەم خاکە ئەخیرەن ینی غەیرە کوردیشی تایە بەڵام نیشتیمانی ئەوانیشە نیشتیمانی ئەوانیشە ئەم کوردستانە بێت تەنها بۆ کورد نییە بەڵام خۆر ئەبێت شوناسێکی هاوبەشە بێت کە ئەم شوناسە لەسەر بنەمای ئیرادەیەکی هاوبەشی کەڵەکە بوو ئەزمونە مێژوو کردە شوناس هاوبەشیە
و هەروەها ئیرادەی هاوبەشە بۆ هەڵبژاردننی ئایندەیەکی باش. ئەمە بەڕاستی بە پلان و بە قەوارە و بە هێز و بە دەوڵەت و بەو جۆرەشتانە ئەکرێت. ئەوەی کە تۆ باسی کرد وڵاتان کاتێکە شانامەیەکی مردوو لە کاغەزێکا بووە لە سەدا پێنجی ماڵەکانی ئێران ئەم کاغەزیانتیان نەبووە، بەڵام لە سەد ساڵی ڕابردوو دوای هزار ساڵ یەن جارێکی تر کللتورسازی لەما ئەکەنەوە. لە تورکیا زمانی خۆر کللتورسازی تیاکرایەوە. جا ئەم پرۆسەیە زۆر پەیوەندی بەوە نییە چی حەقە و چی ناحەقە، زیاتر پەیوەندی بە گێڕانەوەکەوە هەیە، چەندە گێڕانەوەکە بەهێز. ڕێگویستم ئەو ڕستەیە بڵم چەندێک گێڕانەوەکە بەهێزە لە ڕاستیەوە خاڵێکی زۆر گرنگە و ئێمە وەکو کورد یعنی من پێم وایە لە ڕاستیە هەم لە فارس هەم لە تورک هەم لە عەرب دەوڵەمەندترین لە بوونی ئەو ڕێگەزانی کە تۆ باسیەکەیت کە ئێمە ئەتوانین بە تایبەتی لە ئەفسانەوە بیگرە ئێمە ئەتوانین خۆمانی پێ دروستکەین. شناسیە کێشەمان نییە بێت زەبەت لە ڕاستیە ئێمە گەورەترین سەرمایەمان هەیە، بەڵام کێشەکە لە وەکو بەڕێزی داماژەت پێکرد و من جەختی لەیەکەمەوە کێشەکە لەو گێڕانەوەیە کە ئێمە لە نەزانینی ئێمەیە لە دەسەوسانی ئێمەیە لە بەکارهێنانە بۆ ئەوە لە ڕاستیە. با من خاڵی تر بڵم کە زۆر گرنگە هەر لە ڕوانگەیەکی دەروون ناسیشەوە ئێمە بیری دەبکەین. من مەبەستم ئەوەیە لە ڕاستیە ئێمە کاتێککە ئەمانوێت دراسە بکەین لە یەک ڕەهەندەوە دراسە نەکەین، لە یەک ڕەهەندەوە ئەم بابەتە نەکۆڵینەوە. ڕەهەندی دەروونناسیشێکێکە لە قوڵترین ئەو لایەنانەی کە پێویستە قسەی لەسەر بکرێ. بەداخەوە ئێمە ئێشتا بە مێژووە بیگرە ئێمە نەمانتوانیوە ئەم زانستانە بەکار بهێنین ئەم کایانە بەکار بهێنین بۆ ئەوەی بتوانین لە بنیادنانی خۆمانە لە پرۆسی بنیادنانی خۆمانە بەکاری بهێنین. کورد هەمیشاڵێ من دەوڵەتمەوێت بۆ نمونە، یعنی مەبەستم ئەوەیە کە ئێمەمانان هەمیشە خەون بەوە بینین ئێمە دەوڵەتمان هەبێ. ئەمە چی بۆ ئێمە ئاکات؟ یەکێ لە گەورەترین ئەو کێشانەی ئەیکات کە لە ڕاستیە بریتە لە ئاسایشی ئەتوانین بڵین ئۆنتۆلۆژی بوونگەرایی هەرچ ناوێک بێ دەروون ناسەکان باز لەوە دەکەن کە مرۆڤ بۆ ئەوەی دەروونێکی سەقامگیر بێ دەرونی دەبێت دڵنیا بێت لەوەی کە بوونی پارێزراوە بەهۆی ئەزمموی ئێمە بەهۆی ئەزمموی جینۆسایدەوە بەهۆی ئەزمموی ئەنفالەوە بەهۆی ئەزمموی ینی سڕینەوەەوە کە بە بەردەوامی ئێمە کارمان لەسەر کراوە ڕوبەڕووی بووینەتەوە ئێمە تووشی نەستێکی بریندار بووین. دەوڵەت لای کورد تەنها لە ڕاستیە ئاڵاو سنوور نییە، تەنها ئاڵاو سنوور نییە، بەڵکو دەرمانە چارەسەرە مەلهەمێکە. بۆچی؟ بۆ ئەو ترسە مێژوویەی کە دەڵێت هەر کاتێک بێت دەکرێت ئێمە بسڕێنەوە، هەر کاتێک بێت دەکرێت ئێمە لە ناو ببرین، ئێمە جینۆساید بکرین. ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە ڕاستیە، دەرمانە لە ڕاستیە، هەر ئاڵاو هین نییە وەکوتم. یەکێکی تر یەکێکە دەوڵەت بۆ ئێمە چیەکە، قەوارە بۆ ئێمە چیەکە لە ڕووی دەرونیەوە ئاڵێم لە ڕاستیە شکاندنی گرەی خۆبەدەستەوەدان، ئەو گرەی کە ئێمە بە بەردەوامی یعنی بەداخەوە هەمانە خۆ بەکەم زانین. بۆ نمونە فۆرمی بەڕێوەبردننی ئەم چوار دەوڵەتی ئێمە کە باسمان کرد کار لەسەر چیەکات؟ کار لەسەر شکاندنی کەرامەتی تاکی کورد دەکات. بە بەردەوامی ئەم کارەی کردووە لە ڕاستیە. بیرکردنەوە لە قەوارەی سەربەخۆ چیەکات؟ ئەتوانین بڵین هەوڵێکی دەرونیە بۆ گەڕاندنەوەی شکۆ، یعنی مەخاڵەکە بۆ تاک ئەزمموی ئەوانی دی ئەوەمان پێ دەڵێ کاکە کاتێک دەوڵات هەبوو جیهان ناچارە وەک یەکسان مامەڵەت لەگەڵ بکات نەک وەک قوربانیەک. لە ڕاستیەوە واتە بەشدار لە پرۆسە گشتەکەیە زۆر گرنگە ئێمە یعنی تەواوی لایەنەکان لە بەرچاو بگرین. چەندێ ئێمە پێویستمان بە قەوارەیە گەورەترین یەکێک لە گەورەترین کێشەکان ئێمە هێشتا لەوە تێنەگەیشتوین ئایا ئەم قەوارەیە چی بۆ ئێماکە لە ڕووی دەرونی و هەروەکو تاکێت چی بۆ تۆکە لە ڕووی کۆمەڵەوە چی بۆ تۆکە لە ڕووی دەوڵەتەوە چی ناوچەییەوە چیت بۆکە لەسەر ئاستی نێودەوڵەتی چیت بۆکە. لە ڕاستیە ئەمانە زۆر گرنگە. دکتۆر خاڵێکی زۆر گرنگە باس کرد ئەوش ئەوە بوو کە ینی پرۆسەیەکی پلان یان کوردەواریوتنی پیلان بۆ داڕێژراو هەیە بۆ ئەوەی کە ئەم هەڕەشەی کە لەسەر گوتار و نیشتیمانسازی ئەوانە کە خۆیان وایان لێ کردووە کورد هەڕەشەی لەسەر بوونی ئەوان وا بیری لێکەنەوە وا بیرەکەنەوە ینی من پێویستی بنەوە نییە ئەمە ڕاستەکەن یان ناسێ مۆزوعێکی ترە بۆ دەرکردنی بۆ دەربازبوون لەم هەڕەشەیان ئەوان بیر لەوەکەنەوە بە سیاسەتێکی ورد کار لەسەرەوەکەن کە کورد
پلەی باشی کوردبوون لای ئەوان ئەوەیە کە تو ببی بە عراقی یابی بە تورکی یابی بە ئێرانێکی فارزمەحور یابی بە تورکێکی وەکو تورکەکانن لێبێت کەمە پرۆسێکی زۆر مەترسیدار بووە لەناو ئێرانە دوو کەس لەناو مێژووی سەد و تقریبا ئەکاتە 140 ساڵی ڕابردووی ئێرانە ئێمە زیاد لە دەب جوڵانەوەی شۆڕش و جوڵانەوەی سیاسی کاریگەرمان هەبووە بەڵام مێژونووسی ئێرانی چ بە ڕسمی چ بە نخبەی مێژونووسی ڕسمی فارزمەحور دژایەتی دوو کەس لە هەمویان زیاتر ئەەکەن یەکێکیان بریتە لە شێخ عەبدوڵڵای نەهری دومیان بریتە لە سمکۆی شکاک لای خۆمان بەم حتمە نییە باسکردن لەوان ئێمە باسی قازی محەممەدەکەین باسی دکتۆر قاسم لۆکەین باسی خەڵکانی تریش بە ینی بە تەریبیەکەین من بە دوای ئەم پرسیارەیە ڕۆشتم لە مێژووی هاوچەرخی ئێرانە بۆچی ئەم دوانە هێندە سانسۆریان لەسرە تەنانەت 700 بۆ 800 بەڵگەنامە هەیە لەبارەی شێخ عەبدوڵڵاوان ڕێگە ئەدرا چاپکرێت بەڵگەنامەکان بە فارسی نووسراون ینی وڵاتی ئێران خۆی بەڵگەنامی لەسەر شۆڕشی ئەو کاتە قاجاریان پێوت لەسەر شۆڕشی شێخ عەبدوڵڵا نووسراون ڕێگەیان نەئەدرا چاپکرد لە کاتێکە بەڵگەنامە هەمویان ڕەخنە ئەگرن لە شێخ عەبدوڵڵا تەنانەت کاتێکە چاپیشەکەن لە بەرگەکەی ترسان ناوێن ناوە فیتنەی شێخ عەبدوڵڵا هیچ کات تۆ ناتوانین لە دەستگایەکی ڕسمی ئێرانە بنووسی شۆڕشی سمکۆی شکاک یا جوڵانەوەی سمکۆی شکاک یا شۆڕشی شێخ عەبدوڵڵای نەهری بۆ فکرەکە لێرەیە دکتۆر فکرەکە لێرەیە ئەوان لەم دوو کەسە زۆر ئەترسن چونکە هەردووکیان لە جەوهەری کوردبوون تێگەشت بوون هەردووکیان بە کەمتر لەسەر بەخۆی ڕازی نەبوون هەردوو شۆڕشەکە چ شێخ عەبدوڵڵا چ سمکۆی شکاک تەمە سمکۆ تەواوکەری توندەهێزی شێخ عەبدوڵڵا بوو داوای سربەخۆیی ئەکرد لەمە کەمتر ڕازی نەبوو بەڵام بۆ قازی محەممەد بۆ حیزبی دیموکرات بۆ ئەوانی دیکە بۆ هێزە نەرمەکانی بۆ ڕێکخراوەکانی دیکە چونکە لە چوارچێوەی ئێرانە باوەڕیان ناوە کە لە چوارچێوەی ئێرانە کارکەن کەمتر ئەو سانسۆریان ناڵم لەسەریانێک کەمتر ئەو سانسۆریان لەسرە کە لەسەر شێخ عەبدوڵڵا و سمکۆ هەیە لە کاتێکە سمکۆ و شێخ عەبدوڵڵا هەردووکیان سەردەمێک ڕوویان ناوە کە ئەم ئێرانە هاوچەرخە بەم گوتارەوە بەم فۆرمەوە بەم ناسیۆنالیزمە فارسی مەحوەرەوە دروست نەبوو ئەی باش ئەمە وجایەتی لە پای چییە چونکە لە بنچینەیە ئەم شۆڕشانە هەوڵیان ناوە بەرامبەر ئەو گوتارە بۆستنەوە کاڕەشەی لەسەر کوردبوون دروست کردووە و ویستوێتی کورد هیچی کەمتر نەبێ لە میلەتەکانی تر هیچی کەمتر نەبێ لەوانی تر بۆیە گری خۆ بەکەم زانین تێپەڕکە جا لەم ئەخیرانەیە تیۆرێکی دەروونناسیمان هەیە پێڵێن ستۆکهۆڵم سندرم پەتای دوژمن شەیدایی ئەگەن تەرجمەیەکین بۆ پەتای دوژمن شەیدایی ئەوەیە کە تۆ عاشقی دوژمنەکەتە بیت من ناڵێم کورد تووشی ئەمە بووم نا بە پێچوانم من باوەڕم وایە کورد توانیوێتی بمێنێتەوە بەڵام نەیتوانێت باشتر بمێنێتەوە نەیتوانێت بیر لە ئایندەیەکی باشتر بکاتە ئەمە هەڵەکەیە ئەمە سوچەکەی ئێمەیە پەتای ستۆکهۆڵم سندرم ئیشەکەی ئەوەیە سەرەتا گروپێک بە بارمتە گیرابوون لایەن کۆمەڵک چەتەوە لە سوید ئەم چەتانە دەستیان بەسەرا گرتبوون ماوەیەکی زۆر لەگەڵ قوربانەکانە ئەژیان دوای قوربانەکان عاشقی چەتەکان بوون یعنی ئەوە نەمانەوە لەژە دەستیانە عاشقی جەلادەکانیان بوون دوای وای لات بوو وەصفیان نەکردن وڵات جەلادێکی زۆر بەڕێزە چونکە نانەکەی خۆی تۆزێک بەشیام بیری چوو بوو کە ئەمە بارمتەیە لە زیندانایە جاری وا هەیە سیاسەتی وڵاتانی دەوروبەر وایان کردووە لە تۆ لە گێڕانەوەکانیانە لەوەی کە تۆ نەتەوەنیت لەوەی کە تۆ میلەتی لەوەی کە تۆ میرات نییە لەوەی کە تۆ ناتوانانی خۆت بەڕێوەبەری ناڵێن کێوای کردو کە ناتوانانی خۆ بەڕێوەبەری وای لە کورد کردووە وای لە ئینسانی کورد کردووە هەندێک لە ئینسانی کورد خۆی بەکەم بزانێت لەم باڵدا بۆیە بە بڕوای من تیماری ئەم دەردە تەنها بەوە ئەکرێت کە تۆ کوتۆوت بیتەوە بە شەریک لە بەڕێوەبردنی ناوچەکەیە نوێنەر هەبێت لە ناو گەلانی دنیاە بۆی قسەی خۆت بگەێنی بەدەستی دوو ئەوە نەگەێنم من ئەو دوسێ دەقەمان ماوە تۆ کامەران بەلای تۆ بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە دووروژاند ینی زۆر ینی شتێکی گرنگت بیرخسەوە زۆر گرنگە هەم شێخ عوبەیدوڵڵا و هەم سمکۆ و ئەمە لە تورکیاش شۆڕشی ساڵی 1925 شێخ سەعیدی پیران هەمان شتە لەبەر ئەوەی لە ڕاستیە ئەم هەوڵە کوردیانە هەوڵێکە ڕاستە و خۆ بۆچی بۆ دروستکردنی دەوڵەت
بۆ سربەخۆی بۆ گەڕانەوە بۆ خودت لە ڕاستیە کورد خۆی بێت یعنی و ئەمە گەورەترین کێشە بۆ ئەو بەتایبەتی لە سەدەی 25 وەسمکۆ گەورەترین کێشە بۆ چی دروستەکات بۆ ئەو قوارەیە دروستەکە کە ئەو ئەوێت کە ڕەزاشا ئەوێت کە مستەفا کەمال ئەوێت دروستی بکات یعنی گەورەترین ئاستەنگە لە سەرتاوە بۆ ئەوەی چی بێت هەر بۆیە سەیرەکەی ڕەزاشا هەموو هەوڵێکەدا بۆ ئەوەی کۆنتترۆلی بکات و مستەفا کەمالیش بە هەمان شێواز یعنی بیر لەوە بکەرەوە ئەمان سیرکە قوارەکەیان دروست کردووە دەوڵەتەکەیان دروست کردووە بەڵام هێشتا کێشیان هەیە لەوەی کە بربەست هەیە هەوڵە دەن کۆنتترۆلی هەموو بربەستەکان بکەن ئەگەر بەسەڕینەوەی بەرامبەرەکانیش بێت یعنی باشە پرسیارەکە ئەوەیە خۆ کاتێک کە ڕەزا شاید لە سەرەتای سەدەی 20 ڕاستتر بڵێن پێشەوەش ینی دەسەڵاتی ئێرانی دەوڵەتی ئێرانی دەسەڵاتی تەنها بەسەر تارانە هەبوو کوردەکان سوپای خۆیان هەبوو لورەکان بە هەمان شێوە بەختیاریەکان بە هەمان شێوە یعنی ئەوە خۆت پسپۆرێکە وانە چەند لەشکری پەرتەوازە هەبوو لە هەمان کاتە ئەگەر سەیری تورکیاش بکەین تورکیاش لە هەمان کاتە بەو شێوازە بوو چی کرا زۆر گرنگە ئەزمۆنی تورکیا و ئێران بۆ ئێمە زۆر گرنگە بۆ ئەوەی کە لە ڕاستیە ئەوان بیریان لەوە نەکردەوە نە ڕەزاشا نە مستەفا کەمال نیان و تقی ناکە بە هەستکردن بە تورکی یان بە فارسی بوون بە ئێرانی بوون دروست ببێت بە ئەمە بخەمڵێت ئێمە دەوڵەت دوایی دەوڵەت دروستەکەین دەوڵەت خۆی دروستە بێت نەخێر ئەوان دامەزراوەکەیان دروست کرد وەکو دەوڵات هاتن بە زۆر وەکە دەوڵەت ئەو میکانیزمە بوو ئەو ئامرازە بوو کە وەکوڵێت قوارەکانی یەکخست جیاوازیەکانی یەکخست ئێمەش پێوی ئێمە کێشەی شوناسمان نییە لە ڕاستیە ئێمە کێشەی دامەزراوەمان هەیە لە هەرێمی کوردستانە ئیمڕۆ ئێمە بەداخەوە دامەزراوە ئەتوانێت زۆر شت بکات ئەگینا ئێمە کوردین ئێمە شانازی هەر تاکێ بگرە شانازی بە کوردبوونی خۆیەوە کات لە ڕاستیە بەڵام ئەوە دامەزراوەیە نەیتوانیوە ئەمانە یەک بخە ئەمانە لە بۆتەیەکە بیان توێنێتەوە و یەک قوارەی جوانیان لێ دروست بکات چی دامەزراوە دروستەکە چی ئەمانەیەکە خا بە بڕای من یەکشت ئەوژێ گوتارێکی کوردستانیانە ئەبێ گوتارمانە بێ خیتابمانە بێ دیسکۆرسمانە بچکو ئەوان پێش ئەوەی ناسیۆنالیزم دروستکەن پێش ئەوەی دەوڵەتەکەش دروستکەن گوتارێکیان بەرەمهێنا نەخبەی سیاسی تورکی یوسف ئاکچۆرا و زیاغۆ ئالبوو ئەوانی دیکە لە ئێرانیش نخبەکانی تری تەقیزادە و ئەفشار و خەڵکانی تر کاتی ئەوە نەباسیکەین گوتارێکیان دروست کرد ئەم گوتارە تەبەنی فارزبوونی کرد و نیشتیمانێکی بۆ دروستکردن لە تاریخێکی هەڵبژێراوی دەستکاری کراو هەم لە تورکیا هەم لە ئێرانە لەوێ تورک بوو بە یەکسان کرا بە هاوڵاتی بوون تورکی بوون یەکسان کرا بە هاوڵاتی بوون لە ئێرانیش فارزبوون بە مانای زمانی ڕسمی فارسی و ڕەچەڵک و نازانم ئاری بوونیان بە جۆر لە جۆرەکان بڵاو کردتەشەنە پێ و لە پرۆسەیەکی کللتوری زۆر گەورە و فراوانە کە عمری زۆر دوور درێژە بەقەت عمری سە دەوڵەتە تازەکەیان هەیە بۆیە گوتار زۆر گرنگە کە ئێمە یەکخە ئێمە ئێستا من کایکەم بە کۆتایی ئەم ئەڵلقەیەش لە ڕاستیە کورد پێویستی بە گوتارێگەیە هیچ شەرمیتیان نەبێت لەوەی کە ئەگەر بتەوێت شوناسە پارێزراو بێت ئاسایشی وڵاتەکەدا پارێزراو بێت پێویستەکە گوتارێک قوارە ساز بێت و کللتورسازی بۆ ئەم قوارێ بکەین خاڵێک تریش گرنگە بۆ ئەوەی کە دەنگی دنیا بە ئێمە بگات ئەم گوتارە گوتارێکی لە یەک کاتا تەریب دوو شاباڵی هەبێت باڵێکیان بریتی بێت لە مرۆڤ میحوەر مرۆڤ تەوەر بێت چونکە ئێمە لانیکەم بۆمان دەرکەوتووە ئەم فۆرمەی دەوڵەت لە تورکیا لە ئێران لە سووریا لە عێراق نەک بۆ کورد بەڵکو بۆ عەرەب و تورک و فارسیش شکستی هێناوە ئەمە کەواتە باڵێکیان بریتی بێت لە باڵێکی مرۆڤ تەوەر کە ڕێز لە مرۆڤ بگرێت بە هەموو جیاوازەکانیەوە باڵێک تریشی بریتی بێت لە باڵێکی کوردستانی تەوەر یعنی کورد میحوەر و کوردستانی میحوەر بۆ ئەوەی هەم ڕێک بکێتەوە جا من شعرێکی هێ من هەیە ڕێک من هیچ نەکردو بێجگەلەوەی ئیقتیباسم لەو وەرگرت شەرحی ئەو دیێڕەم کرد ئەوەی کە ئەڵێ شیوەنی من شیوەنی ئینسانیە بانگی ئازادی و گڕووی یەکسانیە شیوەنی من شیوەنی کوردێکی بێبەشە ئەو گەلەی حاشا دەکەن لێ و هەشە کەواتە من بە یەک دێڕت پێڵێم کێشەکە لە ڕاستیە سەرڕای ئەوەی تۆ دوای ئەوەی تۆ بڵێن ئەتوانم بڵێم ئەوەیە کە ئیرادەی سیاسی و دامەزراوە سیاسیش
لای ئێمە لاوازە بەدڵنیایی، ئیرادەی بەڵێ. سیاسی بۆ و بنیادمان دامەزراوە پێویستە. سازی لە ڕاستیە لای ئێمە لاوازە. دەستان خۆش بێ سپاس بۆ هەمووانەی کە تا ئێستا لەگەڵمان ئامانە و سەبریان هەبوو بۆ تاواکردنی ئەمەڵقەیەش. سپاس بۆ ملایەک دەستان خۆش بێ.